بەڕێزان بۆ گفتوگۆ سەبارەت بە داواکاریەکانی کەمپەینی گەڕانەوەی مافی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە ستۆدیۆکارمان لە شاری سلێمانی میوانداری زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی کەمپەینەکەمان کردووە. کاک دکتۆر سڵاوت لێبێ و کاتت باش. ئەم کەمپەینە لەلایەن کێوە پێکێنراوە ئامانجی چییە؟ سڵاو لە ئێوە لە بینەران. لای هەموو لایەک ئاشکرایە کە لە دوای ساڵی 2014ەوە ئەوەی کە ناونراوە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانەوە دواتریش کە لە ساڵی 2016 بە بڕیاری ژمارە 64 لە 3/2/2016 پاشەکەوتی نایاسایی زۆرە ملیە سەپێنراوە بەسەر فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان لە هەرێمی کوردستانە. لەگەڵ ئەوەشە ئەو بابەتی ئەوەی کە پێوتریە پلەبەرزکردنەوە و هەم سەرموچە و هەم پلەبەرزکردنەوە ژواتە عەلاوە تەرفیع هەردووشیان ڕاگیراوە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی پلەبەرزکردنەوە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ژیان و گوزەرانی موچەخۆران بە شێوەیەکی گشتی. ئەم کەمپینە لە ماوەی ڕابردووە فەرمانبەران و مامۆستایان و خەڵکانێک کە بەتەنگ خەمی گشتیەوەن کەمپینەکە ڕاگەیەنراوە و ڕووی کەمپینەکەش وەکو فشارێک لەسەر وەزارەتەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی وەزارەتی دارایی و پەرلەمانیش وەکو هەیئەیەکی چاودێری و فشار لە هەرێمی کوردستانە پێویستە زۆر لە بڕاوانە دەوری خۆی هەبێ و ئەگەر دەوری خۆی نەبێ لە ڕاستیدا مقەسیرە بێ لە بەرامبەر موچەخۆران لە هەرێمی کوردستان. زۆر باشە. دیارە کە جەنابتان لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیشدا ئەندامی پەرلەمانی کوردستان بوون بڕیاری ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراو بوو؟ نا بڕیاری ڕاگررتنەکە نا پاشەکەوتی زۆرەملەی نایاساییش هیچیان یاسایی نین و ئەمانە مافە و مافیش پێویستە پەیڕەو کرێ و پیادە بکرێ و لە ڕاستیە بیانوویەک نەبوو بۆ ئەوەی کە حکوومەت بەم شێوەیە مامەڵەکە. من بۆ خۆم لە ڕابردووشدا ئەم قسانم کردووە هەمیشە ئەم حکومڕانیەی لە هەرێمی کوردستانایە بە دوای ئەوە گەڕێکە چۆن کونوکە لەبەر بدۆزێتەوە بۆ ئەوەی کە زەربە لە هاونیشتیمانیان بدا لە خەڵکی هەرێمی کوردستان بدا و ژینا بە بڕای من لە ڕابردووشدا بەشی ئەوە داهات هەبووە لە هەرێمی کوردستانە کە بتوانن موچەخۆران بدەن. زۆر باشە. حکوومەت لە ڕووی مادیەوە توانای جێبەجێکردنی داواکاریەکانی ئێوەی هەیە؟ لە ڕاستیە بەپێی هەموو زانیاریەکان و بەپێی ئەو قسانەشی کە با بڵین لە میدیای نزیک لە دەسەڵاتیشەوە بڵاوە بنەوە و پێی ئەوەشی کە ئینسان بە دووادا چوونەکە لە هەرێمی کوردستانە ئێستاکە بەڵێ بەشی ئەوە پارە لە بەردەستایە کە بتوان ئەو کارە جێبەجێکەن. ینی بۆ نمونە لە مانگی 11 ساڵی ڕابردووە من گوێم لە راپۆرتێکی کەناڵی ڕووداوە گرت کە باسی ئەوەیە کرد ئایا نەوت ڕادستی بەغا بکەن لە قازان جانەیە لە زیانی هەرێمی کوردستانە. ئەو باسی ئەوەیە کرد کە ئەو 250,000 بەرمیلەی کە بیدەن بە بەغا ئەگەر خۆیان بیفرۆشن ئەگەر بەرمیلی بە 54 دلاریش بفرۆشن کاتە 480 میلیارد دینار. یعنی بە پێی زانیاریەکان ئێستا هەرێمی کوردستان 500,000 بەرمیل لەفرۆشە کەواتە ئەگەر ئەمە بەراورد کەین بە کۆی ئەو بڕەنەوتەی کە تەنها لە ڕێی تەنکەرەوە ئەفرۆشرێت لە هەرێمی کوردستانە ئەگەی ناو قەنەعەتەی کە لایانی کەم 960 میلیارد دینار مانگانە هەیە تەنها لە ڕێی نەوتی بۆریەوە ببورن نەک نەوتی تەنکەر تەنها لە ڕێی نەوتی بۆریەوە 960 میلیارد دینار هەیە. ئەمە جگە لە خاڵە سنووریەکان جگە لەو پارەی کە لە بەغاوە دێ و جگە لە با بڵین ئەو دەعمەی کە هاوپەیمانانێکن لە بۆ هەرێمی کوردستان و بەپێی ئاعترافی لە ڕاستیە ئەوانەشی کە ئێستا لە پەرلەمان بەشێک لەوانی کە لە پەرلەمان کارەکەن کە داهاتێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە بۆیە کێشە بە بڕوای من کێشە لە داهاتانیە لە هەرێمی کوردستانە کێشە لە ناڕوونی داهاتایە لە هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی ناشەفافە و حکوومەتێکە کە بە ئەنقەست داهاتەکان ئەشارێتەوە. بە بڕوای بەڕێستان ئێستا حکوومەت بە چ پاساوێک ئەو مافانە بۆ فەرمانبەران ناگەڕێنێتەوە؟ هەڵبەتە مافەکان تەنیا ڕاگررتنی سەرموچە و پلەبەرزکردنەوە نییە بەڵکو هەموو لایەک دەزانن کە
لە ساڵێکدا حکوومەتی هەرێمی کوردستان 9 مانگ موچە بە فەرمانبەرەکانی دەدا لە کاتێکدا خۆی باس لەوە دەکات کە پاشەکەوتی موچە هەڵگیرەوە یاخود لاتچووە. لە ڕاستیە ینی پاشەکەوتی موچە ئەگەر بیت لەسەر وردەکاری لە واقعا هێشتا بە تەواوەتی لا نەچووە مەسەلەی پلەبەرزکردنەوە سەرە موچە وەکو خۆی ماوە علاوە تەرفیع و حکوومەت لە ڕاستیە هەمان ئەو بیانوەیە هەمان ئەو قسانەیە کە جارانی پێشوەی کرد بە تازەترین ڕوونکردنەوەشانە ئەوەیە کە تا کۆتایی قەرانی دارایی ناتوان ئەم کارە ئەنجام بدەن بەڵام لە ڕاستیدا من بە پێی هەموو ئەو زانیاریانەیە بە پێی هەمووی ئەو قسە و باسانەی کە هەیە هەم لە میدیاکانەوە هەموو کوتم لە بەشێک لەو پەرلەمانتارانە شۆکێسە لە پەرلەمانی کوردستان کارەکەن حکوومەت بەشی ئەوە داهاتی لە بەردەستایە و کە من ئەڵێم حکوومەتێکی ناشەفافە حکوومەتێکی ناڕوونە حکوومەتێکە کار لەسەر شاردنەوەی داهاتەکانەکە ئێستا ئەوە نزیکەی 5-6 ساڵە پرۆژە یاسای بودجە نەچۆتە پەرلەمانی کوردستان لە هەر حکوومەتێکە لە هەر حکومڕانیەکە پرۆژە یاسای بودجە نەبوو واتە شاردنەوەی داهات واتە ناڕوونی واتە گەندەڵی واتە دەرگاکردنەوە بۆ بەهەدەردان و تازەترین قسە و باسیش کە لەم ڕۆژانە کراوە کە بەپێی ئەو زانیاریانەی کە لە میدیاکانەوە بڵاو بۆتەوە کە هەر یەکێک لەو دوو پارتە دەسەڵاتدارەکە مانگانە حسەیەک لەو داهاتیان بۆ چێ کە لە ڕابردووشە ئەمە چەندی ساڵ پێش ئێستاکە یەکێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ئەم ڕاستیە درکان کە ئەو کاتە باسی مانجیەکی 35 میلیۆن دلار کراوە ئێستا بێگومان ئەم پارانە ناچێتە هەموو خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ینی بۆ نمونە ئەوەی کە وەزارەتی دارایی بەپێی قسە و باسی خۆیان ئاگایان لێتی تەنها ئەو بڕەپارەیەیە کە وەزارەتی سامانە سروشتەکان وەکو دامێکیان داتێ بۆ پێدانی موچە کە بە هەمووی نزیکەی 354 میلیارد دیناری لەمایەنکە ئەوی تری بۆ کوێ چێ و لە ڕاستیدا هەموو ئەو هەڵایەنەشی کە لە ماوەی ڕابردووە دروست کراوە کە ئەمانە ئەتوانن بە حساب لەو چاکسازیانەی کە ئەیکەن لە هەرێمی کوردستانە گوایە مانجی 100 میلیارد دینار گەڕێنەوە بۆ خەزیێنەی گشتی باشە کەواتە تۆ مانگی 100 میلیارد دینار بگەڕێنیتەوە بۆ خەزیێنەی گشتی و ئەوەش داهاتەکەەوە بێ کە ئێستا لە بەردەستایە کەواتە چ بیانوویەکت هەیە بۆ ئەوەی کە ئەم بارە قورسەی سەرشانی موچەخۆران زۆر باشە کاکتۆر لە دوای ڕاگەاندنی کەمپینەکە هەنگاوی داهاتووتان یاخود چالاکیەکانی تری ئەو کەمپینە چی دەبێت بڕوازن ئێوە بڕۆن بۆ بەردەم پەرلەمانی کوردستان یا دەشتەکان بەنووسرا و بەرز دەکەنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەی فەرعی دروست دەکەن لە تەواوی شار و شارۆچکەکان چالاکیەک دەکەن بۆ ئەوەی کە کەمپینەکە ببێتە کەمپینێکی سەرتاسەری و مەرکەزی. لە ڕاستیە ئەمە بەشێکە لە فشاری مەدەنی بۆ سەر ئەم دەسەڵاتی کە بەڕاستی دەسەڵاتێکی زۆر نامەسئولە لە هەرێمی کوردستانە بۆیە هەموو جۆرە ڕێکارێکی مەدەنی ئەگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئامانجی خۆی بپێچێ و من داواشەکەم هەموو ئەو خەڵکانەی کە دیفاع لە حەقی گشتیەکەن ببنە پشت و پەنای موچەخۆران و مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا. زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین زۆر سپاس دەکەین کە تام کاتە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە